الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن صار على طريقته ونهجه إلى يوم الدين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی گەورەتان بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش لە شاشەکەی خۆتان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. یەک لەو شوێنانەی کە مەلائیکەتی خوا سەڵەواتمان لەسەر لێ دەدەن کاتێک کە تۆ سەڵەوات لە دیداری محەممەد المستەفا لێ دەدەی صلی الله عليه وسلم. عزیزان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمی: ما من عبد يصلي علي. هەر مسلمانێک سەڵەواتم لەسەر لێ بدە إلا صلت عليه الملائكة ما دام يصلي عليه. پێغەمبەرمان ئەفەرمی عليه الصلاة والسلام: هەر کەسێک سەڵەواتم لەسەر لێ بدە إلا مەلائیکەتی خوا سەڵەواتی لەسەر لێ دەدەن حتا ئەو بەردەوام بێت لە سەڵەواتەکەی خۆی. سبحان الله، سبحان الله. بەڕاستی ئەمە نیعمەتە، بەڕاستی ئەمە نیعمەتێکی گەورەیە. تۆ سەڵەوات لە دیداری محەممەد المستەفا لێ ئەدەی عليه الصلاة والسلام، بەڵام مەلائیکەتەکان لەبە گەورەیی تو، لەبە ئەو چاکەی کە دەیکەی، لەبەر ئەو شتە جوانەی کە دەیکەی، ئەوانیش سەڵەوات لەسەرە تۆ لێ دەدەن. سبحان الله. بێزگە لەوەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمی: هەر کەسێک یەک سەڵەواتم لەسەر لێ بدە، خوا 10 سەڵەواتی لەسەر لێ دەدا. الله ئەکبەر. خوا بەو عەزەمەتی و گەورەی و میهرەبانی خۆی 10 سەڵەواتی لەسەر لێ بدە، چکە تۆ یەک سەڵەواتی لەسەر دیداری محەممەد المستەفا لێدایە صلی الله عليه وسلم. سبحان الله لەو فەزڵی، سبحان الله لەو فەزڵی. یعنی ئەو خوای عەزیمە 10 سەڵەواتی لەسەر لێ بدە، لەوەی چکە تۆ یەک سەڵەواتی لە دیداری محەممەد داوە صلی الله عليه وسلم. مەلائیکەتەکان ئەوانیش خەریکن سەڵەوات لەسەرە تۆ لێ دەدەن، چکە تۆ خەریکی سەڵەواتدانی لە دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. بەڕاستی ئەمە فەزڵێکی گەورەیە. نەک ئەوە، پێغەمبەری خوا ئەفەرمی عليه الصلاة والسلام، دەفەرمی: إن لله ملائكة سياحين. خوای گەورە هەندێک مەلائیکەتی هەن، هەندێک فریشتەی هەن سەیاحین، دەگەڕێ و دەسوڕێن. ئیشیان چی ئەوانە؟ بابزان ئیشیان چییە؟ دەفەرمێ: يبلغون عن أمتي السلام، يبلغون عن أمتي السلام. ئەوانە تەنها ئیشیان ئەوەیە کە هەر کەسێک سەڵەوات لە دیداری محەممەد لێ ئەدا عليه الصلاة والسلام، ئەو سەڵەواتی ئەگەینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سبحان الله. ئەم سەڵەواتی ئەگەینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. عزیزان، بە قورئان ئەمە شتێکی زۆر خۆشە. واللهی ئەمە شتێکی زۆر خۆشە. تۆ دادەنیشی 50 سەڵەوات لە دیداری محەممەد المستەفا لێ ئەدەی عليه الصلاة والسلام، 100 سەڵەوات لێ دەدەی، ئەو مەلائیکەتەی ناوت دەنووسی، ڕێک ناوت دەنووسی، دەی ئەی باتە خزمەت پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. ئەفەرمی: یا رسول الله صلی الله عليك يا رسول الله، فلانی کوڕی فلان، فلانی کچی فلان، ئەوەندە سەڵەواتی لەسەرە تۆ لێدا. سبحان الله. بزانە ئازیزانم، ئەتانەوێ هەموو ڕۆژێ ناوتان لە خزمەت حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم بخوێندرێتەوە، ئەتانەوێ هەموو ڕۆژێک ناوتان لە خزمەت ئەو نازدارە باس بکرێتن، 10 سەڵەواتی لەسەر لێدا. دە مەردی خوا بە سەڵەواتی لەسەر لێدا، و هەر کەسێک سەڵەواتی لەسەر لێ بدە، ئیلا ئەو مەلائیکەتە خەبەری پێغەمبەری خوا دەدا صلی الله عليه وسلم. ئازیزانم، یەقینتان بێ، یەقینتان بێ، ئەو کەسانەی کە عاشقی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، ئەو کەسانەی کە عاشقی سەڵەوات لێدارن لەسەر دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا ورد چاوی لێ و ئەزانی چ دەکا و چ ناکە. حتا ئەگەر شەوێک، ئەگەر ڕۆژێک سەڵەوات لەبیر بکەی، پێغەمبەری خوا ئەزانی عليه الصلاة والسلام. پیاوێکی ساڵح هەبوو، زۆر سەڵەواتی لە دیداری محەممەد المستەفا لێ دەدا صلی الله عليه وسلم. زۆر شەوەشان مەشغەڵەتەکی لۆ پەیدا بوو، سەڵەواتەکەی لێ نەدا و نووست. خێزانەکەی بە خزمەت پێغەمبەر گەیشت صلی الله عليه وسلم لە خەودا، تی سەلام بە مێردەکەت بکە و پێی بڵێ ئەمشۆ دیارەکەی نەنارد،
ئەم شۆ غافل بوو لە ئێمە و سەڵاواتەکەی نەنارد. کابرا گوتی کە خێزانەکەم ئەوەی پێگوتم شێت بووم، زۆر گریام، تم سبحان الله پێغەمبەری خوا بە دایک و باوکەوە بە قوربانی بین، بە ماڵ و منداڵەوە بە قوربانی بین. ئەو ئاگای لێ سەڵاواتی لۆ دەنێرم، دیارە ئاگای لە منە کە من چ وەختێک سەڵاواتی لێ دەدەم گلەی لە من کردووە کە سەڵاواتەکەم لەبیر کردووە. تی زۆرم خەم خوارد، تی ئەو جارە وعدمدا سەڵاواتەکان زیاتر کەم، تی ماوەیەکی زۆر سەڵاواتەکەم زیاتر کرد. تی ڕۆژێکیان بە خزمەتی گەیشتم و لە شەودا لە خەودا بە خزمەتی گەیشتم، هاتە پێشی فەرمووی فلان ئەم دەمەت بێنە با ماچی بکەم لەبەر ئەوەی ئەم دەمەی تو بە سەڵاواتی لێ دێتە دەرێ. تی کە دەوی هینە زۆر شەرم لەخۆ کردو و ڕمەتم سووران، تی دەوم سووران، تی دەوی مبارەکی ئەبێرم کەت، کە دەوی مبارەکی ئەبێرم کەت و ماچی کردم و بەخەبەر هاتم. فەرمووی وەڵڵاهی ئەو غورفەی کە لێ دانیشت بووی یەک پارچە بۆنی محەممەد المستەفای بوو صلی الله عليه وسلم، کە لە هەموو بۆنان خۆشترە، کە لە بۆنی میسکیش خۆشترە. تی وەڵڵاهی یەک هەفتە ئەمن نییە ئەو ڕومەتەم بۆنی محەممەد المستەفای لێ دەهات صلی الله عليه وسلم. خۆشەویستانم، خوا وەرن خۆتان بۆن خۆشکەن بە بۆنی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، وەرن ژیانی خۆتان خۆشکەن بە بۆنی ئەو نازدارە، وەرە ژیانتان بۆن خۆشکەن بە بۆنی ئەو نازدارە، وەرن مەردی خوا بن سەڵاواتی لێ بدەن، مەردی خوا بن بە هەمومان هەموو کات سەڵاوات لێ بدەن. دەزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی هەر کەسێک شەو و ڕۆژی جومعە 100 سەڵاواتم لەسەر لێ بدە، ڕۆژی قیامەتێ خوا یەک نووری دەداتێ بەقەدەر هەموو خەڵک بەشی ئەو نورەی دەکات، هەموو خەڵک ئەو نورەیان بەش دەکاتن ئەگە تەوزیع بکرێ. سبحان الله 100 سەڵاوات بەش شەو و ڕۆژی جومعە 100 سەڵاوات لێدەی تۆ ئەو بەهرە و ئەو فەزلە و ئەو نعمەتەی گەورەی خودای گەورە بەبەرت دەکەوی. پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک 10 سەڵاواتی بەیانیان 10 سەڵاواتی ئێواران لەسرم لێدا حەدەت لەهو شەفاعەتی، ڕۆژی قیامەتێ حەڵاڵی کرد کە ئەمن شەفاعەتی لە بۆ بکەم. سبحان الله لەو ڕۆژە سەختەی، لەو ڕۆژە زەحمەتەی تۆ بە 20 سەڵاوات ڕۆژێ قوتار ببی و بەبەر شەفاعەتی محەممەد المستەفای بکەوی صلی الله عليه وسلم. ئازیزانم، بەڕاستی ئەمە نیعمەتی گەورەن، بەڕاستی ئەمانە نیعمەتن، بەڵام ئێمە هەست بەو ناز و نیعمەتە ناکەین، هەست بەو فەزل و گەورەیەی ناکەین کە خوا بەسەر ئومەتی محەممەدی ڕێژتووە صلی الله عليه وسلم. بەداخەوە بەڕاستی ئێمە لە غەفلەتین، بەڕاستی ئێمە لە غەفلەتین. مەردی خوا بن، وەرن عاشقانی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئەی ئەو کەسانەی دەتانەوێت لە ڕۆژی قیامەت مەحروم نەبن لە دیتنی، ئەی ئەو کەسانەی دەتانەوێت ڕۆژی قیامەتێ پێغەمبەری خوا بۆ خۆی بانگتان بکە برە هەلوممە ئیلەیە هەلوممە ئیلەیە، وەرن لە دەورەم خڕ ببنەوە عاشقانم، ئەی ئەوانەی کە سەڵاواتیان لێ دەدا وەرن لە دەورەم خڕ ببنەوە. چەند خۆشە پێغەمبەری خوا بانگت بکە، چەند خۆشە پێغەمبەری خوا ناوت بینی هۆ فلانی کوڕی فلان، هۆ فلانی کچی فلان، وەرە لای من، وەرە من نەجاتی تۆ قوتاربوونی تۆ لە مەحشەر لە دەستە منە، وەرە من قوتارت بکەم. ئەوجا لە پردی سیراتیش بەهانامان دێ، لە پردی سیراتیش کە چەند حەڵقەیەک پێش ئێستا باسم کرد کە ئەم پردە بەسەر پشتی جەهەنەمدا دەڕواتن، کەمی لێ قوتار دەبی قڕ بەسەر ئەو کەسەی کە زۆر عەمەلی ساڵح و نوری لەگە خۆ نەمردبی، زۆر بە زەحمەتە نەجاتی ببێتن. ئەلە وەختی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی دەستت ئەگری نەجاتت دەدا، بۆ خۆی دەستت دەگری هەتا ئەو سەرت دەباتن. کۆ لێ دەگەڕێ عاشقانی خۆی بسووتێن، چۆن لێ دەگەڕێ عاشقانی خۆی تووشی غەزەبی خوابی، چۆن لێ دەگەڕێ عاشقانی خۆی کەوا لە محنەت و ناخۆشی مەحشەرێ بناڵێنن، لێ ناگەڕێ. جا بۆیە ئازیزانم وەرن ئەو هەموو ناز و نیعمەتە لە قیسە خۆمەدەن. مردی خوا بن، دەست و تەسبیحتان شەڕ بێ بە سەڵاوات لێدانی لەسەر دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. هەم دڵی محەممەد المستەفای پێخۆش دەبێت، هەم ژیانت پڕ بەرەکەت دەبێت. وەڵڵاهی هەر ماڵێک سەڵاواتی لەسەر، هەر ماڵێک سەڵاواتی زۆری تێدا لێ بدرێ لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، وەڵڵاهی ئەو مارە پڕ بەرەکەت دەبێت، وەڵڵاهی ئەو ماڵە پڕ خۆشی دەبێت، ئەو ماڵە پڕ نیعمەتی خوای گەورە دەبێت. ماڵ بە چ ئاوەدان دەبێتەوە؟ ماڵ بە قورئان، بە فەرموودەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، بە سەڵاوات لێدان لە دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. وەرە ماڵەکەت بۆن خۆشکە بە بۆنی محەممەد صلی الله عليه وسلم،
وەرە ماڵەکەت بۆن خۆشکە، ڕۆح و گیان و ژیانت بۆن خۆشکە، ئیش و کەسابەت و ژیانت بۆن خۆشکە، بەو بۆنە کە لە نازداری دێ صلی الله عليه وسلم. هیچیش زۆر زۆر بەسیتیش تەسبیحەک دەست دەدەبێ، یان بە پەنجەکانم ڕۆژی قیامەتێ ببنە شاهد لەسەرم. چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئینەهن مستەنطەقات یوم القیامە، ئەوانە بە نوتق دێن لە ڕۆژی قیامەت، بە ئەوانە شاهد بدەن کە تۆ سەڵەواتت لە دیداری محەممەد المستەفا لێداوە صلی الله عليه وسلم. دانیشە 5 دقة 10 دقة اللهم صل على محمد وعلى آل محمد، اللهم صل على محمد وعلى آل محمد، اللهم صل على محمد وعلى آل محمد. زۆر بەبەسیتی. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم، اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم، اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. زۆر بەبەسیت، زۆر ئاسان، زۆر شیرن، زۆر سوگ لەسەر ڕوح و زبان. ئازیزانم، واللهی ئەو ناز و نعمەتەی بەسای سەڵەوات لە دەستان دەکەوی، با هیچ شتێک بەدەستان ناکەوی. ئەو ناز و نعمەت و فەزلی خودایەی کە بەسای سەڵەوات بەسەرتان دەدەباری، بە هیچ شتێک بەدەستان ناکەوی. مردی خوا بن، ئەو فەزلە لە قیسە خۆ مەدەن، بە هەموو ڕۆژێک مەلائیکەتەکە بێ ناوت بنووسی و عەرزی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم. زاکە سەڵەواتەکەشتان لێدا یەک سەلامی پڕ گەرم و عشقەوە بۆ محەممەد المستەفاش بنێرە، چکە ئەم سەلامەی تو ڕێک مەلائیکەتەکە ئەینێری و ئەی با لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ناوت ئەخوێنیتەوە ئەفەرمێ یا رسول الله صلی الله عليه وسلم فلانی کوڕی فلان ئەوەندە سەڵەواتی لێدا و سەلامیشی لێ دەکردی. خۆشبەختی بۆ ئەو کەسەی جوابی پێغەمبەری لە بۆ دێ، وەی ئەگەر پێغەمبەر پێت دەرێ وعەلەیکم السەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه، واللهی هەتا مای لە دنیای بە سەلامەتی دەژی، لە ناو قەبر بە سەلامەتی دەژی، و لە قیامەتیش قەی دەبێەوە لە ڕۆژی مەحشەر هەر سەلامەتی، هەتیا ناو دەچێ ناو بەهەشتش هەر سەلامەتی. لەبەرەوە ئەم سەلامەی پێغەمبەر ئەمانە بۆ ئیمانت، ئەمانە بۆ ژیانت، ئەمانە بۆ قەبرت، ئەمانە بۆ مەحشەرت. دەی مەردی خوای بن ئازیزانم، بە ئەو فەزلە، ئەو عەتایە، ئەو نعمەتە لە قیسە خۆ نەدەین ئینشاء الله. اللهم صل على محمد وعلى آل محمد، اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد، اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد. السلام عليكم ورحمة الله وبركاته.